ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. براو خوشکە بە ڕێزەکانی کەناڵی ئامۆژگاری خۆشەویست، پێم خۆشە لە ئێوارەیەکی ئامۆژگاری ئەمڕۆدا باسی بابەتێک بکەین کە ئەو بابەتە ئەبێتە خۆشی دنیا و قیامەت ئەگەر ئینسانەکان پێی هەڵسن، بەو واجبە هەڵسن. ئەوش ئەو بابەتە پێت هاتووە کە لەوەی سوودبەخش بین بۆ دەوروبەری خۆمان لە هەر شوێنێکی کە سوودبەخش بی، و گەورەترین کەس کە سوودبەخش بوون بۆ مرۆڤەکان بێگومان پێغەمبەرانن عەلەیهیمو الصەلاة وەسەلام. سەیر ئەکەین پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام لە فەرموودەکانیان زۆر ئامۆژگاریمانی کردووە، چی لە پیاوان و چی لە ئافرەتان، چی لە گەنجان و چی لە کچان، و بگرە چی لە منداڵان، ببینە کەسێکی سوودبەخش لە هەر شوێنێکین. و پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام ئەبینین لە زۆربەی حەدیثەکانیە، پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام لە زۆربەی فەرموودەکانیە زۆر بایەغی بەوە داوە کە ئێمە کەسێکی سوودبەخش بین، کەسێک نەبین کەوا زەرەرمەند بین بۆ دەوروبەری خۆمان، کەسێک نەبین کە زەرەرمان هەبێ بۆ خێزان و ماڵ و مناڵمان، کەسێک نەبین کە زەرەر بین لە ئیش و کار و کرداری ڕۆژانمان، کەسێک نەبین کەوا بێسوود بین و هیچ سوودێکمان نەبێ، نەبۆ خۆمان و بۆنە دەوروبەری خۆمان. بۆیە سەیرەکەی ئەو کەسەی کەوا سوودبەخشە لە ئەخلاقەکانیە زۆر جوانە، لە ڕەوشتەکانی و تەسەڕوفاتیە زۆر جوانە. ئەو سوودبەخشە وای لێ کردا جوانی ئەکات. کەسی وا هەیە بە ئیمانەکەی جوان بووە، سوودبەخشە. ئەو کەسەی کەوا ئەخلاقی جوانە ئەوە سوودبەخشە بە دەوروبەری خۆی. ئەو کەسەی کەوا علم و زانستیەکی هەیە بڵاوی ئەکاتەوە خەڵکی فێرەکات ئەوە سوودبەخشە بە دەوروبەری خۆی. ئەو کەسەی کەوا کڕین و فرۆشتنێک ئەکا بە حەڵاڵی لەسەر شەرعی خوای پەروەردگار کە خەڵکی سەیری ئەکەن و پێی فێرە بن، لەو ئەزانن چۆن کڕین بکەن، چۆن بیفرۆشن، کامە حەڵاڵە کامە حەرامە، ئەوە بە حەقیقەت خۆی لە خۆیدا سوودبەخشە. ئەو کەسەی لە جلوبەرگەکەیە ئەگەر پیاوانە ئەگەر ئافرەتانە کە کاتێ دەرئەچێتە دەرەوە یان بۆ شوێنێک ئەڕوات کە کاتێ سەیری جلوبەرگەکەیەکەن ڕێک و پێکە، ئەوە کەسێکی سوودبەخشە، چونکە خەڵکی دائیمەن سەیری ئەکەن و لەوەوە فێر ئەبن، بۆیە سوودی لێوەرەگرن لە هەموو کار و کردارەکانی خۆیدا. ئەگەر ئێمە بینە چەند سەرفەرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام کە پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام ئیماندارانی چۆن وەصف کردا و بەچی شوبهانیانێتی ئەو ئیماندارانە کەوا چەندێ سوودبەخشن. جاری وا هەیە پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام لە یەکێ لە فەرموودەکانیە ئینسانەکانی شوبهانووە بە داری خورما، کاتێ داری خورما چەندێ سوودبەخشە بۆ دەوروبەری خۆی. یعنی ئەگەر دار خورما لە شارێکا دەرچێت، ئەگەر دارێک بێک و چەند دارێ بێ، خەڵکی چەندێ سوودی لێوەرەگرن، سوودی لە خواردنەکەی، سوودی لە گڵاکەی، سوودی لە سێبەرەکەی، سوودی لە کڕین و فرۆشتنەکەی، سوودی لە هاوین و زستان. بۆ چونکە دار خورما لە هاوین زستانە گڵاکەی ناوەرێ. بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام لە فەرموودەیەکدا ئەفەرمێ لە ناو کۆمەڵێ لە سەحابەکانە کاتێ دانیشت بوو عەلەیهی الصەلاة وەسەلام پرسیاری لێیان کرد کە لە مەجلیسەکەیە ئەبوو بەکر و عومەریش ڕەحمەتی خوایان لێبێ، ئەویش دانیشت بوو کە ڕاویەکی حەدیثەکە بۆمانە گێڕێتەوە عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەرە کە فەرمووی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام فەرمووی ئەخبیرونی عن شەجەرەة مەثەلها مەثەل المؤمن، باسی دارێکم بۆ بکەن نمونەی ئەم دارە نمونەی ئیماندارە، وەکو ئەو ئیماندارە، یعنی ئاوها سوودبەخشە وەکو ئەو دارە. ئەو دارە کێیە؟ ئەو دارە کێ ئەزانێت چی دارێکە؟ کە کاتێ ڕووی لێیان کرد پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام پرسیاری لێیان کرد، فەرمووی دارێکم بۆ باسکەن کە سوودبەخش بێ وەکو ئیماندار. ئەفەرمێ کاتی ئەم پرسیارەی کرد، تؤتی ئوکولەها كل حین بإذن ربها، هەموو کاتێ سەیرەکەی خواردن ئەگرێت و خواردنەکەی ئەداتە خەڵکی
بەرەو بوومەکەی خەڵک ئیسفادەی لێکە ئەوە سوود بەخشەکەیە کە ئێمە سوودی لێوەرەگرین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی چی ئەزانی ئەو دارە کێیە و لە وەرەقەکانی لە گڵەکانی ئەوانەی کەوا دارەکانی لقەکانی لێ ئەبێتەوە لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەر ئەو دارانە بوو سەقفی مزگەوتی پێغەمبەری خوای پێ ئەگیرا عەلەیهی سەڵات وەسەلام هەر ئەو دارە بوو کە سوودیان لێی وەرئەگرت کاتێ سەقفەکانیانە گرت کاتێ دینگەکانیانە کرد بە دارخورما دینگەکانیانە کرد. یعنی بەس تایبەت نییە کەوا لە دارەکەیە لە خورماکەیە ئێمە سوود وەرگرین، بگرە لە دارەکەی، بگرە لە لقەکانی، بگرە لە پارچەکانی ئیسفادەیان لێ ئەکرد. بۆیە پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام کێ ئەزانی ئەو دارە کێیە نمونەی ئەو دارە وەکو ئیماندار وایە کە ئەوەنە سوود بەخشە. ئەفەرمێ عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ وەڵڵاهی لە دڵی خۆمەوە زانیم کە ئەو دارە دار خورمایە، بەڵام دەنگم نەکرد یان قسەم نەکرد کە لە خۆم گەورەتری تایە کە ئەبوو بەکرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و لەگەڵ باوکم کە عومەری کوڕی خەتابە لەبەر خاتر ئەوان دەنگم نەکرد. ئەمەش بەڕاستی حورمەتی سەحابەمان بۆ دەرەکەوێ، ئەخلاق و ڕەوشتی سەحابەمان بۆ دەرەکەوێ. کاتێک کە لە مەجلیسێکا دانیشتووە ئەبینێ کەسانێک لە خۆی ئەعلەمترە، لە خۆی زیرەکترە، لە خۆی زاناترە، لە خۆی لە تەمەنا گەورەترە، ناکەوێتە پێشیانە. بەڵام ئەفەرمێ وەڵڵاهی من ئەمزانی بەڵام دەنگم نەکرد. دوای پێغەمبەری خوا خۆی فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەو دارە ئەزانن چییە؟ هیە نەخلە، ئەوە دارخورمایە. بەڵام ئیمامی عەبدوڵای کوڕی عومەر کاتێ دوایی فەرمووی بە باوکی وت وتی ئەی باوکە وەڵڵاهی من زانیم ئەو دارە چی دارێکە، زانیم کە دار خورمایە، بەڵام لەبەر خاتر جەنابتان دەنگم نەکرد. فەرمووی دەنگت کردایە وەڵڵاهی پێی گەورا بووم. بۆیە ئینسان کاتێ مناڵەکەی ئەبینێ، مناڵەکەی شتێک ئەزانێ، مناڵەکەی بەهرەیەکی هەیە، مناڵەکەی تێگەیشتووە، بەڵێ کە کاتێ ئەیبینێ شتێکی چاکی پێیە، شتێکی باشی پێیە، کاتێ باسی ئەکات باوکەکە شانازی پێواکە، باوکەکە دڵی پێخۆشە بێ. فەرمووی ئەی ڕۆڵەکەم بۆ نەدوت، وەڵڵاهی لام خۆشەویستتر بوو ئەو قسەیە، یعنی لە دنیا و ئەوەی کەوا لە ناو دنیاشایە. باست بکردایە لە مەجلیسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بمانزانێ ئەو دارەیە کە پێغەمبەری خوا خۆی فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە نەخلەیە. نمونەی بۆ هێنایەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئینسانی سوودبەخش، ئیماندارێکی سوودبەخش وەکو دارخورمایەک وایە. سوودەکانی دارخورما چییە؟ بۆیە لئەنەها نەفع كلها، هەر هەمووی نەفع و سوودی لێوەرەگیرێ لە داری خورمایە. و نەفع بثیماریها، یەکێ لەوانە کە بەرەو بوومەکەی خورما دەرئەچێ چەنێ تامی خۆشە، چەنێ شرینە، جیاوازە لەگەڵ مێواکانی ترایە، چەنێ تاقە و یعنی شتی چاک ئەبەخشێ بەلاشەی ئینسان. فەرمووی یەکێ لەوانە کەوا سوود بەخشەکەی خواردنەکەیەتی کە تامیشی شرینە، وەکو هەنێشت نییە لی بێزار بیدانێکی لێ بخۆی توورش بێ حەزت لێ نەبێ، نا خورما هەرچەنێکی لێ خۆی لای دڵت شرینە، پێت خۆشە. بۆیە فەرمووی یەکێ لە نەفعەکانی ئەوەیە لە بەرەو بوومەکەی ئێمە سوودی لێ وەرەگرین. و ئەوراقیها، و یەکێتر لەوانە وەرەقەکانی ئەو گڵایانەی کە لێ بێتەوە، ئەو گڵایانە سوودی لێ وەرەگیرێ. ئەوانەی کەوا باسمان کرد هەموو شتی پێ دروست دەکەن، دارەکەی کاتێ ئەیهێنن ئەیبڕنەوە، ئەو کاتە دینگە نەبوو، چەمەنتۆ و بەم شێوازە نەبوو، ئەیان کردە دینگە و بۆ خانۆکان و بۆ مزگەوتەکان و بۆ هەموو شوێنەکان کەوا سوودیان لێ وەرەگرت. یەکێتر لەوانە دارەکانی کاتی ئەیان بڕیەوە هەموو شتیان پێی دروست دەکرد، ئێستاشی پێوە خەڵک هەتا ڕۆژی قیامەت سوودی لێ وەرەگرێ. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نمونەی ئیمانداری بەچی کرد؟ فەرمووی کەن نەخلە، وەکو دارخورما وایە کە سوودێکی زۆری هەیە بۆ خۆی و بۆ دەوروبەری. بە تەبیعەت ئینسانی سوودبەخش چی لێ ئیسفادە ئەکرێ؟ فهو ئەینەما وەقع نەفع، ئەو ئیماندارە لە هەر شوێنێکا بێ، لە هەر شارێکا بێ، لە هەر وڵاتێکا بێ، لە هەر گەڕێکێکا بێ، وەڵڵاهی لە هەر شوێیەکا داینەی نەفعی هەبێ، سوودی لێ وەرەگیرێ، خەڵکی ئیسفادەی لێکە، خەڵکی قانجازی لێکە. بۆ نمونە شارێ لە شارەکان، بۆ نمونە عالمێک و زانایەک و خواپەرستێک و خواناسێکی تایە، زیرەکە بە دینی خوای گەورە، زیرەکە بە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، چەند کەس لەو شارە سوودی لێ وەرەگرن، چەند کەس لەو شارە ئیسفادەی لێکەن، ئەوە کەسێکی سوودبەخشە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نمونەیەکە بە دارخورماوە، یەکێ لەوانە ئەینەما وەقع نەفع، لە هەر شوێیەکا بێ، وەکو پارچە هەورێک هەیە. پێغەمبەری خوا لە فەرمودەیەکیدا ئەفەرمێ وەکو پارچە هەورێک وایە، لە هەر شوێ باران ببارێنێ
ئەو بارانە سوودی ئەبێ بۆ عەرز بۆ زەوی و زار بۆ ئاوەکەی لە هەموو شوێنێکە سوودبەخشە بێ ئەو ئینسانانە ئیماندارە چاکانە سوودبەخشن لە هەموو کاتێکە لە هەموو زەمانێکە لە هەموو شوێنێکە خەڵکی ئیسفادەی لێکە وهو نافع بعلمه خەڵک ئیسفادە لە زانیەکەیەکە لە علمەکەیەکات وهو نافع بأخلاقه خەڵکی سوودی لێ وەرەگرێ لە ئەخلاق و ڕەوشتە جوانەکەی وهو نافع بماله کەسی وا هەیە دەوڵەمەنە پارەدارە کە لە هەر شوێنێکا دانیشێ بەڵام کەسی چاکە کەسێکی خێرخوازە کەسێکە لە زەکاتی ماڵەکەی خەڵک سوودی لێ وەرەگرێ لە سەدەقە و خێرەکەی خەڵک سوودی لێ وەرەگرێ بۆیە ئینسانی ئیماندار لە هەر شوێنێکا بێ سوودی هەیە بۆ خۆی و بۆ دەوروبەرەکەی یەکێتر لەوانە نافع بجاهه کەسی وا هەیە جاهێکی منسەبێکی دەسەڵاتێکیە خەڵکی سوودی لێ وەرەگرن لەو پۆست و دەسەڵاتی کە وا هەیەتی نەک زوڵمیان لێ بکات تەعدایان لێ بکات خەڵکی حەزکەن هەر نەجاتیان بێ لە دەستی نە سوودبەخشە بۆ ژێردەستەکەی خۆی سوودبەخشە بۆ لەو بەڕێوبەرایەتیەی کەوا بەدەستێوەتی خەڵکی زۆر ئیسراحەتەکەن ئەگەر ئەو کەسە بۆ خوا سوڵحاو بێ ئەگەر ئەو کەسە خواناس و خواپەرست بێ واللهی سوودبەخشە بێ بۆ هەموو دەوروبەری شارەکەی خۆی نافع بدعوته ئەو کەسەی کەوا ئیماندار و چاکە خەڵکی سوودی لێ وەرەگرن لە چی لە دعوەکەی لە بانگەوازیەکەی مامۆستایەکە تەلەبەیەکە عالمێکە زانایەکە کە کاتێ دعوە و بانگەوازی ئەکا بۆ لای خوای پەروەردگار خەڵکی چەندێ سوودی لێ وەرەگرن خەڵکی لە خراپەوە دێتە ناو چاکە خەڵکی لە گومڕاییەوە دێتە ناو ڕووناکی خەڵکی لە تاریکیەوە دێتە ناو ڕووناکی ئەوە گەورەترین سوودبەخشە کێن ئەوانەی کەوا ئەو سوودەیان گەیانووە بە خەڵکی بێگومان پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام گەورەترین سوود ئەوەیە کە تۆ خەڵکی لە تاریکایی بێنیتە سەر ڕووناکی کە لە خراپەکاری بێنیتە سەر چاکەکاری کە لە دزی و گەندەڵی ڕزگاری کەی بێنیتە سەر دادپەروەری ئەوە کەسێکی سوودبەخشە کاتی ئەم دعوە و بانگەوازی ئەکا و ئەبینین جارێکی تر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نمونەی ئینسانی ئیمانداری سوودبەخشت ئەکا بە شتێکی ترەوە کە یەک نوقتەیە فەرقی ئەیە ئەوەی تریان نەخلە ئەم جا تەشبیهی ئەکاتەوە بە نەحلە بە یعنی شتێکی زۆر بچووک بەڵام سوودێکی زۆر زۆری هەیە جاری وا هەیە کەسمان هەیە زۆر لە ناوە گەورەیە لە شکلا گەورەیە لە قسەیە گەورەیە بەڵام ئەوە نەسوودی نییە نە بۆ خۆی نە بۆ ماڵ و مناڵی نە بۆ دەوروبەری بەڵام پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام نمونەی ئیمانداری سوودبەخش وەکو یەک مێشەنگێ وایە مێشەنگ ئێمە ڕەنگە زۆر بە بچووکی سەیریکەین بەڵام چەندێ سوودبەخشە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام مەثل المؤمن مثل النحلة نمونەی ئینسانی ئیماندار نمونەی مێشەنگێنێکە مێشەنگێ چەندێکە بزانین سوودەکەی چییە چاکەکەی چییە بۆ چۆ ئەڕوا چی ئەخوا چی بەکەلک ئەهێنێ بۆ سوودبەخشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیماندارێک بەو ئیمانی خۆیەوە پێغەمبەری خوا تەشبیهی ئەکا بە نەحلەیەکەوە بە مێشەنگینێکەوە کە چەندێ سوودی هەیە ئەفەرمێ لا تأكلوا إلا طيبا شتێک ناخوا ئیلا پاک نەبێ واتە ناڕوا بەلای شتی پیسە ئینسانی ئیماندار دائما حەزی لە ڕزقی حەڵاڵە دائما حەزی لە ڕزقێکی پاکە دائما حەزی لە شتێکی چاکە دائما لە حەزی لە شتێکی خۆشە کە خوای گەورە بۆی حەڵاڵی کردە کە نمونەی ئیماندارەکە وەکو مێشەنگین بۆ چوو ئەڕوات کاتێ دەرئەچێ ئەڕوا گەڕێ لەسەر ئەو هەموو دارە ئەچێتە سەر دارە گوڵێک ئەنیشێتەوە لەسەر ئەو دارە گوڵا پێغەمبەری خوا لە فەرمودەیەکی تردا دەفەرمێ کە کاتێ لەسەری ئەنیشێتەوە عەزیەتی نادات عەزیەتی ئەو دارگوڵە نادات یعنی زۆر لەسەر خۆی ئەنیشێتەوە و ئەڕوا لە ئاوەکەیشی ئەخوا ئاو گوڵەکە ئەخوات یعنی شتی چاکە گوڵ خۆی بۆنی خۆشابێ ئاوەکەی چەند خۆش بێ تامی چەند خۆش بێ بۆیە فەرمێ ئیماندار نمونەی ئیماندار وەکو ئەو مێشەنگینەوەیە کاتێ لە شوێنێکا دانیشت کاتێ لە شارێکا دانیشت کاتێ هاوسێتی لەگەڵ کەسانێکا کرد ئەبێ وەکو ئەو مێشەنگینەوە بینێمە کە سوودمان هەبێ بۆ دەوروبەری خۆمان بۆ هاوسێکانمان بۆ هاوڕێکانمان بۆ کەس و کارمان بۆ خزم و دەوروبەرمان بۆ شارەکەمان بۆ وڵاتەکەمان بۆ هەموو کەسێکەوە ئێمە لێیانەوە نێزیکی نەبێ سوودبەخش بین با ئەوەنەی مێشەنگینێکمان بۆ بکرێت کە لە شوێنێکە ئەنیشێتەوە عەزیەتی دارەکە نادا عەزیەتی گوڵەکە نادا ئاو گوڵەکەی شەخوا دا بەزێ لەسەر ئەو گوڵە ئاو گوڵەکە ئەباو ئەڕوات ئەفەرمێ لا تأكلوا إلا طيبا ئەی باشە ئەگەر ئەو طیبەی خوارد ئەو خۆشیەی خوارد ئایا تێکی ئەدا ئایا لە خراپە بەکەلچێ هێنێ
پێغەمبەری خوا ئەفەرمی عليه الصلاة والسلام ولا تضع إلا طيبا مێشەنگین کەشتی باشی خوارد کەشتی خۆشی خوارد کەشتی چاکی خوارد ئەی چیمان ئەداتێ سوودەکەی چییە سوود بەخشەکەی مێشەنگین چییە کە کاتێ ئەو گوڵیشی خوارد ئەچێتەوە ناو شارەکەی خۆی لە ناو شارەکەی خۆیە هەنگوینمان بۆ دانا هەنگوینمان بۆ دەرئەکات کە چەندێ خۆشە کە چەندێ نرخەکەی گرانە ئیماندارە بێ وەک ئەو مێشەنگینەوە بێ کە ئەو هەنگوینە ئەهێنن چەندێ بەلەزەتە بگرە لەگەڵ سوودەکەی چییە وەکو خوای تەعالا فەرمێ پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام خوای گەورە لە قورئان باس کردە پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام لە فەرمودەکانە باسی کردووە و فەرموویەتی یعنی هەنگوین شیفای تایە هەنگوین بخۆن بۆ ئەو کەسانی کەوا نەخۆشن ئەو کەسانی تووشی شتێک بوونەکەوە نەخۆشیەکەیان چاک نابێتەوە هەنگوین هۆکارێکە بۆ شیفا هەنگوین خوای تەعالا دایناوە شیفای تایە بیخۆرەوە ئینسانی ئیمانداریشە بێ کەسێک بێ وەکو دکتۆر کە تۆ سوود بەخش بی ئەو کەسانەی دێنە لای تۆ ئەو کەسانەی لە دەوروبەری تۆن تێک ڕۆشتونە لە تاوانە غەرق بوونە لە تاوانە غەرق بوونە لە شرکە غەرق بوونە لە داواکردن لە غەیری خوا کەسانی وامان هەیە لە دار داواکە لە قەبر داواکە لە بت داواکە سوزدە بۆ شەخص ئەبات کە تۆ کەسێکی ئیماندار بی دەستی براکەت ئەگری دەستی خوشکەکانت ئەگری براکانم ئەمە شرکە براکانم ئەمە کوفرە براکانم ئەمە تاوانە ئەمە غەزەبی خوا دێتە سەرت دەستی لێ هەڵگیرا وازی لێ بێنە ئینسانی ئیماندار ئاوا سوود بەخشە وەکو ئەو مێشەنگینە کاتێ قساکە لە دەمێوە هەنگوینەکە دەرئەچێ بۆیە ڕەجام وایە ئەو کەسانەی کە شتێک نازانن جۆ لە مسلمانان بگرن جۆ لە ئیمانداران بگرن جۆ لە بانخوازان بگرن بزانە چی بۆ باسەکە بزانە چی لە تو ئەوێ ئایا داوای پارەت لێکە ئایا داوای منسەبت لێکە ئایا داوای جاهد لێکە ئایا داوای دەسەڵاتت لێکە ئایا داوای پۆستت لێکە نەبێگومان بەخوا هیچ مەبەستێک لەوان نییە بانگەوازی پێغەمبەران عليه الصلاة والسلام شوێن کەوتانی پێغەمبەران عليه الصلاة والسلام ئەوە بانگەوازیانیان بووە لا نريد منكم جزاء ولا شكورا ئێمە نامانوێ دەستخۆشی و پلە و پۆستمان بدەنێ نە والله لا أريد منكم إلا هیچ لە ئێوەم ناوێ إلا ڕەزابوونی خوا نەبێ پێغەمبەران ئەمە دەعوەیان بوو لەبەر خاتر خوا دەعوەیانە کرد مەبەستیان قەومەکەیان لە تاریکاییە و بێنە سەر ڕووناکی لە شرک و کوفرە و بێنە سەر تەوحید لە تاوان و خراپەکاری و بیان هێنە سەر چاکەکاری بۆ ئەوەی ژیانی دنیا و قیامەتیان خۆش بێ هەمومان هەوڵە دەین ژیانمان خۆشکەین هەمومان هەوڵە دەین چاکەکار بین سوود بەخش بین بەڵام سوود بەخشی واللهی لە دینەکەی خوای پەروەردگار زیاتر لە هیچ کۆیە سوود بەخشی نابینی بۆیە کەسێک ئەبینی کاتێ ئیلتیزامی کردە بە دینەوە دەستی گردە بە دینی خواوە ئەگەر پیاوە ئەگەر ئافرەتە ئەگەر گەنجە ئەگەر کچێکی عازەبە بەڵام ئەبینی جلوبەرجێکی شەرعیلە ڕەنگە خەڵکی ئاوا سەیرێکات بە چاوێکەوە سەیرێکا کە ئەمە ڕەنگە دواکەوتوو بێ بەڵام نازانێت دڵی چەندێ خۆشە نازانێت بۆ خۆی چەندێ سوود بەخشە و بۆ دەوروبەرەکەشی چەندێ سوود بەخشە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی ئەو حەلاوە بکەن ئەتامی حەلاوەی ئیمان بکەن بزانن چەندێ خۆشە بۆیە یەکێ لە زانایان ئەی فەرموو وەڵڵاهی ئەگەر مەلیکەکان و کوڕەکانی مەلیکەکان و دەسەڵاتداران و کوڕەکانی دەسەڵاتداران کە سوکاری دەسەڵاتداران بزانن ئێمە لە ناو چی خۆشیەکەین بزانن ئێمە لە ناو چی ناز و نعمەتیەکەین ئەهاتن شەڕیان لەگەڵمانە کرد ئەوەی ئەیانوت ئەوەی دڵی ئێوەمانەوێ بەڵام نازانن ئێمە لە چی نعمەتیەکەین لە چی سوود بەخشەکەین خوا لێمان قبول کا و بەرەکەت کاتە ناو دەعوە و بانگەوازی مامۆستایان و ئەوانەی کەوا سوود بەخشن بۆ دەوروبەری خۆیان بۆیە لە سەروی هەر هەمویان خوای تەعالا سەیرەکەی بۆمانی باس کردووە لە قورئانی پیرۆزە فەرموویەتی خوای تەعالا وەفعلوا الخەیڕ لەعەلەکم تفلیحون ئەی خەڵکینە هەستن خێر بکەن هەستن سوود بەخش بن بۆچی خێر بکەین بۆچی سوود بەخش بین بۆچی سوود بگەێنین بە خەڵک بۆ ئەوەی سەرکەوتوو بین بۆی سەرفراز بین لە دنیا و لە قیامەتە لە ئاەتێکی تردا خوای تەعالا دەفەرمێ وەئەوحەینا ئیلەیهم فعل الخەیڕات ئێمە وەحی و پەیاممان بۆ پێغەمبەران داگرت چی بکەن بانگەوازیەکەیان بۆ چی بێ فعل الخەیڕات کردەوەی چاک بکەن کردەوەیەک بێ سوودی هەبێ کردەوەیەک هەبێ قانجازی هەبێ کردەوەیەک بکەن خەڵک لە دوای خۆتان سوودی لێ وەربگرێ چێ لەوان زیاتر سوودیان هەبوو بۆ قەومەکەیان پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام کاتی هاتە ناو شاری
مەکەوە لە ناو شاری مەکە بانگەوازی قەومەکەی کرد چی سوودێکی بە قەومەکەی گەیان قەومەکەی بتیانە پەرست لە دەوروبەری شاری مەکە 360 بت هەبوو ئەمەیان بۆ ڕزقە ئەوەیان بۆ مناڵە ئەوەیان بۆ چیە ئەوەیان بۆ شیفای ئەوەیان دەی پێغەمەری خوا ئای هات ئەی فەرموو یا قەومی قولوا لا إله إلا الله تفلحوا گەورەترین سوود بەخشی ئەوەیە سوود بگەێنیتە ئیمانداران بە تەوحید بەناسینی خوا ئەو عەظەمەتەیان پێ بناسێنی کە خوای پەروەردگارە خەڵکینە واز لە دار و بت و قەبر و شەخص بێنن وەرن خوای تاق و تەنها بپەرستن ئەوە گەورەترین سوودە کە ئێمە پێی هەڵسین خەڵکی لێ ئاگادارکەینەوە خەڵکینە پێغەمبەری خوای فەرموو عەلەیهی سەڵات وەسەلام بەس بڵێن لا إله إلا الله یعنی عیبادەتی هیچ شتێ مەکەن جگە لە ئەڵڵا نەبێ هیچ شتێ شایەنی ئەوە نییە بپەرسترێ جگە لە ئەڵڵا نەبێ کە کاتی وایە فەرموو قولوا لا إله إلا الله تفلحوا فلاح و سەربەرزی و سەرکەوتن و سەرفرازی دنیا و قیامەت بەدەستەهێنن وەکو عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت چییە فەرموو ئەی فەرموو كنا قوم أذلاء ئێمە قەومێکی ژێردەسە بووین ئێمە قەومێکی زەلیل بووین کە کاتێک ئیسلام هات ئیسلام عزەتی پێمان بەخشی ئەوە سوودێکە لە سوودەکان خوای گەورە دەسەڵاتی دا پێیان خوای گەورە سەریانی خست بەسەر دوژمنەکان خوای گەورە خۆشی دنیا و قیامەتیشی دا پێیان گەورەترین سوود ئەوەیە ناسینی خوایە ئەی خەڵکینە ماڵ و مناڵت فێرکە سوودیان پێ بگێنە ئەی دایکان ئەی خوشکان هەسن بە ناسینی خوای پەروەردگار بە مناڵەکانتان گەورەترین سوودی لێ وەرەگرن واللهی لە دنیا و لە قیامەتە کە خوایان ناسی ئەو جارە شەرمەکەن کاتێ خراپەیەک بکەن کە خوایان ناسی سوود بەخشە بن بۆ دەوروبەری خۆیان بەڵام کەسێک ئەگەر خوای نەناسی مراقەبەی نەکرد لە هەر شوێنێکا داینە کەس سوودی لێ وەرناگری لەم لا ڕەشواخوا لەولا تەعداکە لەولا زوڵمەکە لەولا ماڵی خەڵکی بە ناحەقەخوا بۆ چونکە سوودی نەبووە چونکە هیچ ئیسفادەیەکی نەبوو بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتی ئەو سەحابە بەڕێزانەی نەسیحەت کرد و ئامۆژگاریانی کرد چی سوودێکی هەبوو لە دوای خۆیانیش وەکو خۆی ئەفەرمێ یعنی باشترین قەرنەکەی منە ئەمجا ئەوەی لە دوای دێ ئەمجا ئەوەی لە دوای دێ چیان نەکرد چی فتوحاتێکیان کرد چی سوودێکیان هەبوو بۆ دەوروبەری خۆیان ئەوە گەورەترین نیعمەتە خوای گەورە ئەمری پێمان کردە ئێمە هەڵسین خێر بکەین چاکە بکەین سوودمان هەبێ بە دەوروبەری خۆمان و وحیشی داگردووە بۆ پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام کە ئێوە کەسانێکی سوود بەخش بن هەستن خێر و چاکە بکەن بۆی خەڵکی سوودتان لێ وەربگرێ وتمان لە پێشی هەر هەمویانەوە پێغەمبەران بوون عەلەیهیمو السەڵات وەسەلام سوودیان گەیانە هەموو مرۆڤایەتی و لە دوای ئەوان سەحابە بەڕێزەکان پیاوچاکان ئەولیاکان خواناسان گەورەترین سوودیان گەیان ڕەنگە ئێمە واتیە بگەین سوود ئەوەیە کەوا ئێمە سوود بەخش بین بە خەڵکی بەس پارەیان بدەینێ بەس نا ئەوانە بەڵێ سوودە بەڵام گەورەترین سوود ناسینی خوایە کە خوای گەورەیان پێ بناسێنی بیپەرسن بە تاق و تەنها شەریکی بۆ قەرار نەدەن کە خۆشی و سەرکەوتن و سەرفرازی دنیا و قیامەتی تایە پاشان سوود بەخش بین بۆ دەوروبەری خۆمان کە کەسانێک زیادڕەوی ئەکەن لە ناو دینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو دینەکەی خوای پەروەردگار کە بیدع و خوڕافاتیان هێناوە ئاگاداریان کەینەوە ئەی برام ئەی خوشکی بەڕێزم ئەمە سوننەتە دەستی پێوە بگرە ناسینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ناسینی سوننەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە سوودیان پێ بگێنین کە ئەمە سوننەتە دەستی پێوە بگرە ئەمە بیدع و خوڕافاتە خۆتی لێ بپارێزە ئەو جا ئەم ئینسانانە سوودی لێ وەرگرن واللهی تۆش گەورەترین سوود وەرەگریتەوە لە ڕۆژی قیامەت کە خوای تەعالە ئەجر و پاداشتت لەسەری ئەداتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەم بوارەوە فەرمودەیە زۆری هەیە هەر یەکێ لەو فەرمودانە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمی خەیر الناس ئەنفعهم للناس خێرترینی خەڵکی چاکترینی خەڵکی سوودبەخشینی خەڵکی چاکترینیانە کە سوودی هەیە بۆ خەڵکی بەعام نەک بە ئەمە ناس عامە بۆ ئیمانداران نابەتایبەت ئینسانی ئیماندار سوودی هەیە بۆ بێباوەڕیش سوودی هەیە بۆ تەیروتوریش سوودی هەیە بۆ ئاژەڵانیش سوودی هەیە بۆ ئیماندارانیش سوودی هەیە بۆ موسڵمانانیش سوودی هەیە بۆ هاوسێکانیشی سوودی هەیە بۆ هەموو شوێنێک نەک ئێمە بە سوودمانە ئەخلاق و ڕەوشتەکەمان سوودی لێ وەرگرین دینداریەکەمان سوودی لێ وەرگرین ئیسفادەی لێ بکەین
بۆیە پێغەمبەری خوا فەرمووی ناتەوێت ببیتە چاکترین کەس، ناتەوێت ببیتە باشترین کەس. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خەیر الناس ئەنفەعهم للناس، چاکترین خەڵکی باشترینیانە بۆ خەڵکی، بەسوودترینیانە بۆ خەڵکی. لە هەج بوارێکەوە ئەتوانی سوود بگەێنیتە خەڵکی، سوودیان پێ بگەێنە لە ناسینی خوا، لە ناسینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، بە پارە و پولەکەت کە هەتە سوود بگەێنە خەڵکی، کە بە توانە و تااقەتەکەت یارمەتی خەڵکی بدە. ئەگەر باوەڕدار ئەگەر بێ باوەڕە یارمەتی بدە، دەستی بگرە، ڕزگاری بکە لەو خراپەکاریە، دەستیان بگرە، سوودیان پێ بگەێنە. چونکە وەڵڵاهی داوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئاوها لە خۆڕایی نەگەیشتە بن دنیا ئیلا بە ئەخلاقە جوانەکانیان سوودیان پێیان گەیان، لەگەڵ بێباوەڕانە تەعامولێکی جوان، ڕازگۆیانە، ئەخلاق بەرزانە، قسە جوانانە، هەموو شتێکی کەوا خوا پێی خۆش بوو کردیان و ئەنجامیاندا کەچی سوودێکیان گەیانە هەموو جیهان. ڕەحمەتێک بین بۆ خەڵکی، چاکەیەک بین بۆ خەڵکی، سوودیان پێ بگەێنین بۆ ئەوەی کەوا سوود لە قسەکانمان وەرگرین، بۆ ئەوەی کەوا سوود لە ئەخلاقەکانمان وەرگرین، بۆ ئەوەی کەوا سوود لە ڕەوشتەکانمان وەرگرین، بۆ ئەوەی کەوا سوود لە هەموو کار و کردەوەکانمان وەرگرین. کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یەکێتر لەو فەرمودانەی کەوا ئەفەرمێ والله لئن أمشي مع أخي في حاجة فأقضيها لها، لەگەڵ برایەکمە دەرچم و بزانم ئیشێکی هەیە، کردەوەیەکی هەیە بە من بکرێت، بتوانم بۆی جێبەجێ بکەم ئەو شتەی کەوا ئەو ئەیەوێ من بتوانم سوودێکی پێ بگەێنم. ئەفەرمێ أحب إلي أن أعتكف في مسجدي هذا شهرا، والله ئەو سوودەی کەوا ئەیگەێنمە ئەو برایەم، ئەو بێوەژنە فەقیرە، ئەو هەتیوانە، ئەو کەسە کەوا سوودێکی پێ بگەێنم، ئەفەرمێ زۆر لام خۆشەویسترە والله لە عیبادەتی یەک مانگێ لە ناو مزگەوتەکەی خۆمە کە نوێژێ لە مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە 1000 ڕکعات نوێژە کەم نییە. یعنی ئەو سوودە منفعەتەکەی بۆ خۆت و دوای خۆتەیە. کاتێ دەستی یەکێک ئەگریت لە خراپەیەک دووری ئەخەیتەوە هێنیتە سەر چاکە، کاتێک کەسێ نقوستانی هەیە دەست لە خەڵکی پانەکاتەوە بە پارەکە دەستی ئەگری سوودی پێگەێنی وازە هێنێ لە خراپەکاری، ئەوە بەڕاستی گەورەترین منفعەتە. ئەوەیشی ئیشی پێ بک لە دوای تۆ هەر خێرەکەی بۆ تۆ هەتا ڕۆژی قیامەت. بۆیە هەی ئینسانی عاقڵ، ئەی ئینسانی تێگەیشت و بزانە کاتێ هەڵ ئەسی بە ئیشێک، کاتێ لە دایرەیەکی، کاتێ مامۆستایەکی، کاتێ لە بازاری، کاتێک هەچ ئیشێ لەمانە ئەەکەی سوودێک ئەتوانی بگەێنیتە خەڵکی، بگەێنە خەڵکی، تونی مەکە لە خەڵکی، قورسی مەکەرەوە لەسەر خەڵکی، ئیشەکانیان بۆ جێبەجێکە و لەگەڵ ئەوەیشا تۆ ڕاتبێک وەرەگری، پارەیەک وەرەگری، موچەخۆری لەخوا بترسا. نالێم سوودی پێ بگەێنە ڕەشۆی لێ وەرگرە و ئیشەکەی بۆ ئاسان بکەیەوە سوودگەیانن نییە. نە، هەسە بەکارێکی جوان سوودێ بگەێنە براکەت، سوودێ بگەێنە خوشکەکەت، سوودێ بگەێنە هاوسێکەت، سوودێ بگەێنە دەوروبەرەکەت، سوودێ بگەێنە کار بەدەستان، نەسیحەتی ئامۆژگاریە قسەیەکی باش بۆ ئەوەی کەوا ئەو خەڵکە لە ژێر دەستی ئیسراحەت بکە، بۆ ئەوەی کە کاتێت تۆ سوودت پێی گەیان ئەویش هەڵەسێ خوای تەعالا هیدایەتی بدا لەسەر دەستی تۆ سوودت پێی گەیان هەموو خەڵکیش ئیسراحەتەکە، چونکە ئەمری ئەوە جێبەجێ ئەکرێ خەڵک سوودی لێ وەرەگرێ. بۆیە سیر ئەەکەی ئەو ئینسانەی کەوا سوودەگەێنێتە خەڵکی یانخود زەرعاتێکی هەیە، تۆیەک ئەنا، گەنمێک ئەنا، جۆیەک ئەنا، هەر شتێک ئەنات چاوەڕێی بەرەو بوومەکەیە کات. بەرەو بوومەکەی تۆ زۆر گەورەیە ئەی ئینسانی سوود بەخش کە لە قیامەتە خوای تەعالا ئەداتەوە. بە کەمی مەزانە واللهی ئەبینین ئێمە لە دنیاە سوود لە قسەکانمان وەرەگرین فەزل بۆ خوای پەروەردگار، لە دنیاە سوود لە کردەوەکانت وەرەگری، لە ئەخلاقەکانت وەرەگری، لە ڕەوشتەکانت وەرەگری. هەروەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام شوبهانی بەدار خورما کەلچەنێت جوانە سەربەرزە کە دائیمەن بەرزە لە دوورەوە دیارە، کە دائیمە سێبەری هەیە بۆ خەڵکی، کە دائیمە گڵاکانی خەڵک سوودی لێ وەرەگرن. تۆش کە کاتێ دەستت گر بە دینداریەوە، کە کاتێ سوودت گەیان بە خەڵکی، هەر لە هەر شوێیەکەوە بێ خەڵک پێی خۆشە بتبینێ، لە هەر شوێیەکە قساکی خەڵک حەزەکە گوێت لێ بگرێ، لە هەر شوێیەکە نەسیحەتێکە خەڵک حەزەکە ڕاوێژکاریت کە، حەزەکە پرست پێ بکە، حەزەکە جێی متمانەیت. با کەسێکی سوودبەخش بین ئەگەر لە دنیاە خوای گەورە ئەبینی سوود لە قسەکانت وەرەگری، لە کردەوەکانت وەرەگری، لە ئەخلاقەکانت وەرەگری، لە پۆستەکەتا وەرەگری، لە دەسەڵاتەکەتا وەرەگری،
لە قیامەتە باشتر وەرەگری لای خوای پەروەردگار مەبەستت ڕەزابوونی خوا بێ خوای تەعالە باشترت ئەداتێ بۆیە فەرمی ئەو کەسانی کەوا شتێک ئەنن ئیلا چاوەڕی بەرەوبوومەکەیەکەن کە بیدورنەوە بەرەوبوومی قیامەتیش کە خوای تەعالە بۆمان باسەکە ئەفەرمێ یەومە تەجید كل نفس ما عملت من خير محضرا الله چەند خۆشە لەو ڕۆژە تەمەنا یەک چاکەیەکەکەین تەمەناکەین خوای تەعالە یەک تاوانێکمان لێ لادات خوای تەعالە یەک چاکێترمان بۆ زیاد کات کەوا پێی بچینە بەهەشتەوە کە خوا لێمان ڕازی بێ کە خوای تەعالە ئیتر وامان لەگەڵا بکە قەت لێمان تووڕە نەبێت خوای تەعالە فەرمێ یەومە تەجید كل نفس هەموو نەفسێک چی کردووە لە خێر لە چاکە چی سوودێکی گەیانە بە برایانی خۆی بە خوشکانی خۆی بە دەوروبەری خۆی بە ئاژەڵان بە بێباوەڕانیش سوودی پێیان گەیانووە یەومە تەجید كل نفس ما عملت هەچ عملێ هەر سوودێکت گەیان من عمل من خير محضرة ما عملت من خير محضرة الله چەند خۆشە ئەی ئینسانی سوود بەخش ئەی ئینسانی چاکەکار ئەها ئەوە بەرەوبوومەکەتەکەوە دنیایان ناشتت دەفەرموو بیدورەوە بۆ خۆت ما عملت من خير محضرة حەزەکە ئەو خێر و چاکە و ئەو هەموو نیعمەتەی کەوا لە دنیای ئەنجامی داوە هەمووی حازرە و لە بەردەستێت چەندێ دڵت پێخۆشە کە بۆ چۆتە بە بۆ ڕەزابوونی خوا بۆ چۆتە بە بۆ بەهەشتی خوا بۆ لێخۆشبوونی خوا بۆ ناو ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار و ئینسانی بێسوودیش کەوا خەڵکی لە خشتە ئەبن کەوا خەڵکی تووشی تاوان و سەر لێ شێواوی ئەکەن بەڕاستی لە قیامەتە خوای تەعالە باسی ئەوانیشمان بۆ کا فەرمێ وما عملت من سوء ئەوانەی کە خەریکی سوء و خراپەکاری و تاوان و بێسوودن بۆ خۆیان و بۆ دەوروبەری خۆیان وما عملت من سوء تود لو أن بينها وبينه أمدا بعيدا تمناك أو حزك أم تاوانها تا تشاو برأكا لي دوروك هر خوزغن نيبينيا باوا نبين إما كسيكي سود بخشمان ليه دەرچێ بۆ خۆمان و بۆ دەوروبەری خۆمان و بۆ ماڵ و مناڵی خۆمان و بۆ هەموو کەسێک کە بتوانین سوودێک بە ئێمە ئەتوانین بیگەێنین داواکاری نەخوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی و سیفاتە بەرزەکانی لەو کەسانەمان بگێڕێ کە سوود بەخشن داواکەم نەخوای پەروەردگار ڕەحممان لێ بکە ئاخیرمان خێرکە قسەکانمان لێ قبول کات ئامین ئامین والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.